سڵاو من دکتۆرە نیهایەت بەکر عەبدوڕەحمان پسپۆر لە نەشتەرگەری و نەخۆشیەکانی ئافرەتان و لەدایک بوون لە نەخۆشخانەی میهرەبانی بە پێویستم زانی ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگتان بۆ بکەم ئەویش لە دەستدانی کۆنتڕۆلی میزکردنە لەلایەن بەشێک لە ئافرەتانەوە. لە دەستدانی کۆنتڕۆلی میزکردن حاڵەتێکە توندیەکەی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە. ئەمە نەخۆشی نییە بەڵکو حاڵەتێکە هۆکارێکی لە دوایەوەیە کە دەبێتە هۆی ڕوودانی ئەم حاڵەتە. لە هەموو تەمەنێک ڕوو دەدات بەڵام لەگەڵ هەڵکشانی تەمەن حاڵەتەکە زیاتر دەبێت. لەوانەشە هۆکارەکەی درێژخایان بێت وەکو دووگیانی و منداڵبوون و هەڵکشانی تەمەن و وەستانی سووڕی مانگانە. لەوانەشە بەهۆی کاریگەری هەندێک دەرمانەوە بێت یان بوونی گرەیەکی گەورە لە ناو سکی وەکو کیسێکی گەورەی هێلکەدان یان گرەیەکی گەورە لەسەر منداڵدان. لەوانەیە بەهۆی زیادەڕۆی لە خواردن و خواردنەوە ڕووبدات، بۆ نمونە لە خواردنەوە گازیەکان و کافاین و خواردنەوە کوحولیەکان یانیش نەخۆشی تری لە دواوە بێت وەکو هەوکردنی میزەڕۆ، قەبزی بەردەوام و نەخۆشی شەکرە بە تایبەتی ئەگەر شەکرەکەی کۆنتڕۆل نەبێت. لەوانەشە بەهۆی بوونی گرەیەکی گەورە لەسەر منداڵدان یاخود کیسێکی گەورەی هێلکەدانەوە ڕووبدات. نیشانەی سەرەکی ئەم حاڵەتە میزرانەگرتنە. میزرانەگرتنیش دوو زۆری سەرەکی هەیە. زۆرێکیان پێ دەوترێت میزرانەگرتنی سترێس، واتە بەهۆی فشارەوە دروست دەبێت کاتێک لە کاتی کۆکین و پشمین و پێکەنین پەستانی ناوسک زیاد دەبێتە هۆی لە دەستدانی کۆنتڕۆلی میزکردن. زۆرێکی تریشیان کە کەسەکە هەستێکی خێرای بۆ دێت کە خێرا پێویستی بەسەر ئاو دەبێت، لەوانەشە زوو بچێ بۆ میزکردن یانیش چەند جارێک شەوان هەستێتەوە بۆ میزکردن. لە کاریگەریەکانی ئەم حاڵەتە کار دەکاتە سەر باری کۆمەڵایەتی و دەباری دەرونی کەسەکە، هەروەها دەبێتە هۆی هەوکردنی درێژخایانی میزڵدان و هەوکردنی پێست. بۆیە هەر خانمێک ئەم نیشانانەی هەیە پێویستە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆ بە دوواداچوون و دەستنیشانکردنی حاڵەتەکەی بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.